وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دواکەوتنی موچەی فەرمانبەران و هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت. لە ئێستا دەپێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاوبەستەیە بۆ فرۆشتنی نەوتی هەرێمەوە، ئەگەرچی فرۆشتنی ئەو بڕەش بەشی موچەی فەرمانبەرانی هەرێم ناکات. ڕاشی گەیاندوای تەواوبوونی دابەشکردنی موچەی مانگی نیسان دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بە بەردەوامبوونی فرۆشتنی نەفت بتوانین ئەو کێشەیە تا ڕادەیەکی زۆر چارەسەر بکەین. بەڵام لێشتا ناشارینەوە ئەو کەمیە نەفتەی کە هەناردە دەکرێتن ممکنە لەو قۆناغەدا تەختەی هەموو بودجەی هەرێمی کوردستان نەکاتن، چونکە هەرێمی کوردستان پێویستی بە 400 تا 500 هزار بەرمیل هەیە ڕۆژانە هەناردە بکە کە بتوانی تەختەی ئەو بڕە بودجەیە بکە کە لە بەغدا پێشتر لە بۆ هەرێمی کوردستان داهات. لەو ئانوساتە لە ڕووی تەکنیکیەوە هەناردەکردنی ئەو کەمیە ممکنە ئاسان نەبی. وتەبێژەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوشی ڕاگەیان ئێمە دەمانەوێت لەگەڵ بەغدا بە دیالۆگ و گفتوگۆ بگەین بە ڕێکەوتن. ئەگەر بەغدا یەک هەنگاو بێتە پێش ئێمە دوو هەنگاو دەچینە پێش لە حکوومەتی عێراقی. بەڵام لەگەڵ ئەوەشدا سەربەخۆی ئابووری هەرێمی کوردستان گرنگە و ناکرێت قەدەری هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و مالکی دابێت. ئێمە لایەنگیری دیالۆجین لایەنگیری گەیشتن بە چارەسەرێکی گونجاوین لەگە بەغدا لە بۆ بەرژەوەنی هەموو عێراقا و زیادبوونی ئیراداتی نەفتی عێراق نەک تەنها لە بۆ هەرێمی کوردستان سوودمەندە بەڵکو لە هەموو عێراق سوودمەندە و یەک لەو کێشانێک ئێستا لارادایە دەرباز نەبوونی بودجەی 2014 کە کێشەی گەورە نەک تەنها بۆ ئەوڕۆ بۆ داهاتوی عێراقیش دروست دەکات. لەبەرەوە گەر ئێمە بگەینە نەتیجەیەکی گونجاو لەگە بەغدا لە بەرژەوەندی حکوومەتی داهاتوی عێراقیشە و لە بەرژەوەندی حکوومەتی ئێستای عێراقیشە کە بگەینە نەتیجە و ئێمە دەرگامان کراوەیە لە بۆ دیالۆگ و هیوادارین کە بەغدا بە پێداچوونەوە بە سیاسەتەکەی خۆی بکاتن. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان هەست سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم و فرۆشتنی ڕاگەیان ئێمە ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی بگەینە ڕێکەوتن ئەوە باشترین چارەسەرە. بەڵام ئەگەر نەگەیشتن بەو ڕێکەوتنە ئەوە هەولێر و سەرکردایەتی سیاسی کوردستان بەدوای ڕێگەچارەیەکی تردا دەگەڕێت بۆ دەرچوون لەو تەنگەژەیە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.